تەزویر بۆ معلوماتان لە 92 لە یەکەم هەڵبژاردنەوە یعنی تەزویر بە گەورەی لە هەرێمی کوردستان هەبووە یەک انتخابات نەبووە لە هەرێمی کوردستان تەزویری تێدا نەبێت ئەسڵەن ئەوەی 12.5 یان لەبەر ئەوەی ئەلکترۆنی بوو قۆناغێکی تازە بوو ئەگەرنا ئێمە هەر بە خۆمان قۆناغ بە قۆناغ تەزویرمان لەبیرە لە هەرێمی کوردستان چۆن تەزویر کراوە چۆن سەختەکاری کراوە لە هەڵبژاردنەکان بەس ئەو سەختەکاری ئەخیر حەقیقەت بەڕێزان لە بەرامبەر ئەو ئیرادە گۆڕانکاری گشتی کە ناو مجتەمەع و کۆمەڵگادا دروست بوو پەنای بۆ بردرا و فعلەن ئەوە دۆڕانێکی گەورەی هێزە دەستەڵاتدارەکان بوو هێزێک کە فعلەن نەدۆڕابێ لە مەیدانی ڕاستەقینەی ململانێ کە مەیدانی سندوقەکانی دەنگدانە و نەدۆڕابێت لە مەیدانە ڕاستەقینەکە کە دەنجی ڕاستەقینەی خەڵک و هاوڵاتیانە خۆ ناچێت پەناباتە بەر تەزویر و پەناباتە بەر ساختەکاری ئەوەی کە سیقەی بە خەڵک و جەماوەر بێ بۆ ساختەکاریەکە من کە دەنجی ڕاستەقینەی خەڵک و جەماوەرم لەگەڵ بێ دەنجی وەهمی و دزراوم بۆ چییە بۆیە بەڕاستی برایانی بەڕێزم ئەسڵەن 12.5 دەستپێکی گۆڕانکاریەکی گەورەیە کە ئەو هێزانە لە مەیدانە فعلیەکەدا متمانەیان نەماوە کە لای خەڵک و جەماوەرە و مصداقیەتی ڕاستەقینەی خۆیان لەسەر ئەرزی واقع لەدەستداوە ئەی بە چ شتێک دەیبەنەوە تەنها چەکێک کە ئەوان پێی دەبنەوە ئەو بێئومێدیە کە ئێستا دروست بووە تەنها چەکی ئەوان کە ئەوان لە ساحەکە پێی دەبنەوە ئەو بێئومێدیە کە دروست بووە